یاسای گشتی بودجێ عێراق بۆ 3 ساڵ لە 12 حوزەیران لە پەرلەماندا پەسەند کرا لە ڕۆژنامەی وەقایع بڵاو کرایەوە. هەفتی ئەم مانگەش ڕێنمایەکان بۆ جێبەجێکردنی یاساکە دەرچوو و بە فەرمی بڕیاردرا کە دەست بە جێبەجێکردنی بکرێت، بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق پابەند نییە بە ڕێکەوتنەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و جێبەجێکردنی یاسای بودجە. ئاستەنگەکانی بەردەم ئەم جێبەجێکردنە چینە، هیچ پاڵنەرێکی دەرەکی هەیە یا سیاسی هەیە لە بەردەم ئەوەی کە بەغدا بەم شێوازە بەرامبەر بە هەرێمی کوردستان مامەڵە دەکات. من میوانێکی بەڕێزم لەگەڵ بەڕێزیان زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەم. مەریوان قەرەنی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمە. بەڕێز مەریوان زۆر بەخێر بێت. ئەگەر پێشتر بیانووی نەبوونی یاسا یا ڕێککەوتنی سیاسی لە نێوان هەولێر و بەغدا هەبوو بێت بۆ نەناردنی شای سەدارایەکانی هەرێمی کوردستان، ئێستا و بیانوەش نەماوە. هۆکار چییە بەغدا بەم شێوازە مامەڵە دەکات؟ پێشەشی سپاس بۆ بەڕێستان. ئێستا هیچ پاساوێک نییە چکە حکوومەتی عێراقی نەم بودجەی ڕانەی هەرێمی کوردستان نەکە یا موچەی فەرمانبەران ڕاگری، چکە بە پێی قانونی بودجە ئاماژەی پێکرایە و ئیتفاقی سیاسیشی لەسەر کرایە. ئەو بودجەیەش تعلیماتی بەسەردا چۆ عفۆن محکەمەی اتحادی و لە ڕۆژنامەی وەقایع فەرمی نەشر کرایە و تعلیماتیشی پێ دەرچووە. یعنی ئەو التیزاماتانی کە لەسەر حکوومەتی هەرێم بووە هەموو لەگەر بەغدا یەکلا کرایتەوەش هەموو التیزامەکانیشی جێبەجێ کردیە. بەڵگەشمە سەر ئەوەی کە هەموو التیزاماتەکانتە تاکو ئێستا جێبەجێ کردی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی وەزارەتی دارایی عێراقی فدرال بە هیچ شێوەیەکی باز ناکە چ کێشە چیە لەسەر لەگەر هەرێمی کوردستان لۆ ئەو بودجەی ڕەوا ناکە لۆ موچێ ڕەوا ناکە. فەرمەت و چاردە 15 محافەزەی عێراقی موچەتدایە تلۆی هەرێمی کوردستان ئەو سێ پارێزگای لۆ باشە کاتەوە شاندانە دەچن لەسەر چی قسە دەکەن ئەگەر هیچ شتێک نەما بە هیچ ناکۆکی ئەو شاندانە چینە ئەوە بەم بەردەوامی دەچن سەردانی بەغدا دەکەن. هەندێک کێشەوە مایان دەگرفتی مای لەگەر حکوومەتی عێراقی هێشتان چارەسەر نەکرایە. یەکێک لەسەر ئەوانەیە لەسەر داهاتی غێری نەفتی داهاتی غێری نەفتی بە پێی قانونی ئیدارەی مالی دەبی 150 هەموو محافەزەکانی عێراق لەگەر هەرێمی کوردستان وەژڕا 150 داهات تەسلیمی مرکز بکەنەوە. داوا لە هەرێمی کوردستان دەکات 100 تەسلیمی پارێزگای ئەتوو بێ لەگەر وەکو پارێزگایەک تعامل دەکات زیاتریش زەخت لەسەر زەختەشی زۆر لەسەر دەکات لۆ داوای 100 لێ دەکات نەک 150. ئەوەش مخالفی دستورە. باشە دەکرێت مخالفی قانونی دارەکانی خۆی ڕادستی بەغدا بکات لە پێناوەی کە بەغدا پابەندی ناردنی موچە بێت. تو لەگەر اتفاقی سیاسی تێ لەگەری ئەتول منتاقی اتفاقی سیاسی ئەوی لەگەرت هەیە هەرێمەچی لە ناو دستوری عێراقی ئاماژە پێکرایە هەرێمەکە بودجەت هەیە لۆ تەخسیس کرایە هیچ پاساوێک نییە ئەتو برێ ئەمن ئەوڕۆکە بودجەت لۆ نانێرم ئەوەش یا موچەشی فەرمانبەران نانێرم. بەس ئەمە لێرەمە عقلێتەی کە پێشتر هەبووە لە پێش 2003 بە ئەنفالکردن و چیمیا بارانکردن و بە گوندوێرانکردن و تێکدانی ئەو عقلێتە بە شێوازەکی ئەو جاردانی خەرچی هەرێمی کوردستان برسیکەن و قوارەکەی تێکدەن. بەداخۆشە نەگلایانی سیاسی هەیە کوردی کە هەندێک کێشەی ناخۆیان هەیە مەشاکلی ناخۆیان هەیە و دەیانێ گەمەی بەو ئیشانە دەکەن و ئەو کێشانە لۆ هەرێم ببینەوە وەکو دۆڕاون لە ساحی سیاسی. هەم لەلایەنی ناوخۆی ئەو لایەنانی کە باسی دەکەن کە لە بەغدا چۆن مامەڵە دەکەن و دەبنە هۆکاری نەناردنی موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان هەم لە بەغدا کە بەو شێوازە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکەن کە پرسێکی دەستوری و یاساییە. بۆچی مزایدە بەم بابەتەوە دەکرێت؟ زۆر مزایدە دەکرێتم بەڕاستی لە ماوەی ڕابردوو خاستانە بودجەی ئەو گرفتەمان گەلک زۆر هەبوو ئەو کێشەمان زۆر هەبوو بە ڕۆژانم زیادی سیاسیانە سەردەکردین اتفاقیان لەگە نەدەکردین لەسەر بودجە متفقن بەعکسەوە دژایەتی وەزعەکەیان دەکرد دژایەتی ئەو اتفاقیان دەکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان واژووی کردیە لەگەری بەداخۆ لەو لایەنە سیاسیانە کە بۆ شێوازەی تەسەڕوف دەکەن. باشە ئەوەی کە لە بەغدا هەیە جگە لەوەی کە لە ناوخۆ هەرێمی کوردستانە هەیە پێتان وایە کە پاڵنەرێکی سیاسی بێت پاڵنەرێکی دەرەکی بێت کە بەغدا وا لێ دەکات بەرامبەر بە هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتنەکانی نەبێت یا کێشەی ناوخۆی تەماشا مۆزوعی پێ زۆر بابەتەشی دیە مۆزوعی ئەوەترە. ئێستا ئەمە مۆزوعی بودجە و یان ئەوەی کە ئەتوو لە ماوەی ڕابردوو ئەتوو داهاتی عێراق زیادی کردە. احتیاطی پارەی عێراق 100 میلیاری زیاد کردی ئەو 100 میلیارەی کە زیادی کردی بە دۆلار لەسەر قوتی ئەو ملەتەیە. چند ساری ڕابردوو کە 10 ساری ڕابردوو ئەوانە چ 10 سار قچەک زیاتر قچەکەمتر ئەو بودجیان لە هەرێمی کوردستان ڕاگرت
احتیاتی پارەی عراقی زیادی کرد دوو ئەتو شەڕی داعشمان دەکرد ئەمە شەڕی تیرۆرمان دەکرد ئەوان موچیان دەدا خەرکەکەی کە لەژێر دەسەڵاتی داعشدانە واتە تەعاملکردنەکە و ئەو عەقیدەتی ئێمەیش لەگەڵ دەکەین قورسە زۆر باشە پێتان وانیە کە حکوومەتی عراق خەریکە بەرەو ناوەندگرایی دەچێت کە دژی بنەماکانی فدراڵیەت و دموکراسیە هەرێمی کوردستان چۆن دەبێت لەم کاتە هەستیارەدا مامەڵە لەگەڵم بابەتە بکات ئەو لەسەر قەزای نەتەوەیەکانەمە بە هیچ شێوەیەکیەوە نەتەنازولی تێدا نەقسەی لەسەر دەکرێت بەڵام هەر بەردەوام بە بەردەوامی مفاوزاتێ بە بەردەوامی کار دەکرێت بەڵام ئەگە بزانین تەسیرە چی دەبیتن لەسەر وەزعانەتەوەیەکەی هەرێمی کوردستان ئەو بە دەری عەرەبان گوتنی لکولی حادیتین حەدیث باشە بڕیار بۆ کەشانتی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکاتەوە سەبارەت بە پرسی بوجە و موچەی هەرێمی کوردستان و ناردنی مافوشای سەدارەکانی هەرێمی کوردستان سەردانەکە دواخرا هیچ واتێک دیاری نەکراوە بۆ جارێکی دیکە سەردان والله تاکو ئێستا وا دەکە دیاری نیە چ ڕۆژەکە سەردان دەکەنەوە بەڵام لەو ماوەی نێزیکەیە باشە پێتان وایە کاریگەری هەبووە لەسەر بەرەو پێشچوون لە جێبەجێکردن بەرەو پێشچوونی تێدایە کارێکی باشیان کردێ لوزنێ مفاوەز ئیشێکی باشیان کردێ لێندەر بە اعترافی خۆیان هيئة تدقيق مالي عراقي قوتي حكم تدقيق إيرادات وتدقيق أوراق كربوها دسخوشي لو وقت مفاوز كربو قوتي كإشكارتي ريكوبيكتو قانوني تان كرديلوما يعني شيء ما حد نقول دوائر اشتيا ما مشينا لروي تعليمات ووي او لو يتصرج ان شاء الله زي ذكرت نسار سلك باشا بيتان وايا كبمزوانا بغدا شایستەکانی هەرێمی کوردستان بنێرێت خەڵک چاوەڕێی موچەی مانگی 7 کاتایە هیچ وادەیەک نییە لەسەر لزم مفاوزاتەکە بچیتن وەزعەکە بە دیار دەکەوێت لەو ماوەش دەبیتن هەوە بکە یعنی چ دەکات موچەی ئاەت بە چ تەمەشا دەکات موچەی حەم چاردە پازم حافظی دەدەم ئی هەرێمی نادەم سەبەب چییە ئێمە حمل تیزامە داراییەکان بەرامبەر کردی سەبەب چییە تو موچەی و خەرکەی نانێری ئەو برسیکردنەی خەرکەی چییە دەبی لێرێکات و باشە تو اتفاقیم هەیە لەگەری ئەتو موچەکەی بنێرە بوجەکەش بە مەراحل بنێرە لەگەر اتفاقێکەیە کردیت نەموچەکەش دەنێری نەبوجەش دەنێرم بە سنجیشم کردیە و دەنجیشم لەسەردایە یعنی کێشەکان ئەوە نییە ینی مفاوزاتەکە لەو ماوە کوتەی ئینشاڵڵا چارەسەر دەکرێت باش بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس سپاس بۆ لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس